يوشك أن تكونوا خيرا مال المسلم باشترين مالي تو من كامية وتشيش بكين كغمري فافرمي أو مالية كسيخ كمالي هي دچێتە لادێیەک هەندێک حیوانی هەیە بۆ خۆی دەهێنێت لە ڕوو جەنابتان نان نمەک و بڵێ ڕزق و ڕۆزی لەسەر ئەم حیوانانە کە ڕۆژانە لەگەڵیدا ئەیدەوەڕێنێ و باشەکەی وەردەگرێ و لەسەر ئەمە ژیانی دەبات لەسەر ئەمە باشترین خەڵک پێغەمبەری خوا فەرمێ ئەمە باشترین خەڵکە کە لەما دەژیت وچونکە لە خەڵک دوورە و کاتە خەڵک خراپە مسلمانان عزیزەکان هەموومان بینێتە محەد سیاسی هەموومان محەد سیاسی یەک ئیخبارێک دەدرێت لە بەیانی و حەتایەوە باسی ئەمەیە گشتی درۆ دەرەسێت و لە ڕوو جەنابتان سیاسەتی ئەمڕۆ فەرژین بێ لە ڕووی جەنابتان سیاسەت بۆتە درۆ ئەوەی درۆی گەورە بکە قەڵەپیاوە دوو لە ڕوو جەنابتان ئێمەش هەموومان ماڵەکانمان دەشتمان بازارمان مەجالیسەکانمان کۆڕ و کۆبوونەوەمان باسی سیاسەت دوو لە ڕوو جەنابتان باسی درۆیە مامۆستایەک گێڕایەوە فەرمووی چوم لە تەعزیە دانیشتم تەعزیەک بوو دوایەوە دەخوران خوێنراو دوایەوە مەراسیمی تەعزیە دەمەتە پێکریا وتی سێرەکەم باسی سیاسەت باس کراوە وا منش بێدەنگ بووم دوای ماوەیە گوتیان مامۆستا یەکێ فەرمووی مامۆستا تۆ قسەیەکمان بۆ ناکەیت فەرمووی قوربان من بە هەڵا چووم لێم تێکچوو هاتووم بۆیە بۆ ئەیرە تەعزیەیە یا ئەیرە پەرلەمانە فەرموویان مامۆستا ئەیرە تەعزیەیە وتی بۆ ئێوە هیچتان پەرلەمانتار نییە وتیان نەوەڵا وتی ئەوانەی کە ئێوە گفتوگۆی لەسەر دەکەن دەنووسرێتەوە وتیان نەوەڵا وتی ئەوەی کەوا ئێوە ئەبێتە قانون دەستور وتیان نەوەڵا وتی ئەوەی کە ئێوەڵێن سوودی بۆ خەڵکیە وتی نەوەڵا وتی ئەی خەریکی چینیەوە ئەی خەریکی چینیەوە ئەی بۆ دەو قسەی شیرین ناکەن ئەی بۆ تەلەڤیزیۆنەکەی ماڵت ناکەوە ناکوژێنیتەوە میێوانێکت هاتووە وەک جاران دوو قسەی خۆش بکە واز بێنە لەمە خەریکی چی زکرێ بکە یارمەتی کەسێ بدە ئەمانە سوودی بۆ من و تۆ نییە نە بۆ دونیا و نە بۆ قیامەت